الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. براو خوشی ئیماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. کاتی کردنەوەی دەرگای قوتابخانەکانە، بۆیە پێویستە پەیام بۆ مامۆستایان و باوکان و دایکان و خوێندکاران و جگەرگۆشەکانمان بە پێی ساڵنامەی خوێندنی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ڕۆژی سیانزەی نوێی ئەم هەفتەی کە دێتەوە ڕۆژی سێشەممە دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە بەڕووی خوێندکار و جگەرگۆشەکانمانە. خوای گەورە هەموو لایەکیان سەرکەوتوو مەحفوظکا و نەوەیەکی پاک و چاک و بە عیزەتی دواڕۆژ بوون بۆ خاک وڵات و نیشتیمان. وەزارەتی پەروەردە وەزارەتێکە، وەزارە التەربیەتی والتەعلیم، بە کوردەواری خۆمان پەروەردە لە پێش خوێندن و فێرکردن و تعلیمەوەیە. خوێندن چەند گرنگە، پەروەردە لە زانست گرنگترە. پەروەردە لە پێش زانست و زانست فێربوونەوەیە، لە پێش خوێندنەوەیە. پێویستە ئەو کەسەی کەوا ئەخوێنێ جوان پەروەردە بکرێ، چونکە ئەگەر عیلم فێر ببێ و زانست فێر ببێ و پەروەردەی نەبێ، ناتوانێت لە مەیدانی عەمەل و کرداردا ئەو خوێندن و ئەو عیلم و زانستە وەک خۆی جێبەجێ بکە، بەڵکو خوێندن و زانستەکەش بۆ ئێوەتە بەڵاو مصیبەت و ناڕەحەتی. حەزەتی ئادەم خوای تەبارەک و تەعالا کاتێک کە دروستی کرد، مخەیەری کرد، هەڵی بژار لە بەینی عیلم و زانستە سەرپشتی کرد لەگەڵ عەقڵ و ژیریە. حەزەتی ئادەم عەقڵ و ژیری هەڵبژارد. خوای متعال وهو ئەعلەم ئەزانێت، بەڵام لێی پرسی یا ئادەم بۆ عەقڵت هەڵبژارد بەسەر عیلما؟ فەرمی ئەی پەروەردگارە، عیلم بەڕاستی عەقڵی لەگەڵا دەست ناکەوێ، بەڵام لەگەڵ عەقڵ و ژیریە عیلم و زانست دەست دەکەوێ. زۆر کەسەیە خاوەنی شەهادەیە، خاوەنی جێگە و پێگەیە، بەڵام عەقڵی نییە، زەڕێ عەقڵی نییە تا بتوانێ و عیلم و زانستەی لە مەیدانی عەمەلا جێبەجێ بکە، وڵاتی پێ با بەڕێوە، وڵاتی پێ پەروەردە بکە، خێزانی خۆی پێ پەروەردە بکە، سوودێ بگەینێ بە خۆی بە وڵاتی، چونکە عەقڵی لەگەڵ عیلمەکانیە، پەروەردەی نییە. کەواتە پەروەردە، وەزارە التەربیەتی والتەعلیم، پەروەردە لە پێشی فێرکردنەوەیە. ئەو کەسەی کە ئەم ناوەی داناوە زۆر جوان دایناوە کە پێویستە پەروەردە بکرێت، ئەوسا عیلم و زانست فێر بکرێت. حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت تەئەدەبوا ثم تەعەلەموا. یەکەم جار فێری ئەدەب و ئەخلاق و خوو ڕەوەش بن، پەروەردە، ئینجا فێری عیلم و زانست بن. عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت طلبت الأدب 30 سنة وطلبت العلم 20 سنة وكانوا يطلبون الأدب ثم العلم. ئەفەرمێت عادەتی ئەسحابی پێغەمبەری خوا وابوو و عادەتی ئێمەش هەر وابوو، عادەتی تابعینەکان وابوو، ئەوانە کە شوێن ئەسحابی نازاری پێغەمبەر کەوتون صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ. ئەفەرمێت من 30 دانە ساڵ هەوڵ و کۆشم بۆ فێربوونی ئەدەب و ئەخلاق و خوڕەوشدا، 20 ساڵ هەوڵی عیلم و زانستمدا، و هەروەها کاتی پێشینەکانی ئێمەش، یعنی ئەسحابەکانی پێغەمبەری خوا، لە پێش فێربوونی عیلم و زانستا ئەچۆن فێری ئەدەب و ئەخلاق و پەروەردە ئەبوون، ئەوسا بەڕاستی عیلم و زانستیان وەرئەگەر طبقات القراء لابن أثير. ئازیزان و خۆشەویستان، ئەگەر سەیری تەمەنی پڕخێر و بەرەکەتی ڕەسوولی ئەکرەم بکەین صلی الله عليه وسلم، 40 دانە ساڵی ڕێک
خوا پەروەردەی کرد لە دوای 40 ساڵەوە خوا پێی فەرمووی ئیقرأ باسم ربك الذي خلق وەک خۆی ئەفەرمێت ئەدەبەنی ربی فأحسن تەئدیبا ئەفەرمێت خوا ئەدەبی منی داداوە بە جوانترین و باشترین ئەدەب و ئەخلاق و خوڕەوشت بۆیە خوا پێی فەرمووی وإنك لعلى خلق عظيم وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەم پێغەمبەرە نازدارە ئەفەرمێت خوا ئەدەبی منی دادا و منی پەروەردە کردووە 40 ساڵ لە تەمەنی 40 ساڵیە ئەوسا کە ئەدەبی کامڵ بوو خوا پەروەردەیەکی جوانی کرد ئینجا فەرمی ئەی خۆشەویستەکەم بخوێنەوە فێر بە فێری عیلم و زانست بە ئەمە ئەومانە تێگەینێ کە پەروەردە گرنگترینە لە عیلم و لە زانست ئەگەر سەرنجێکی باخەوانێک بین کە ئەو باخەوانەی باخێکی هەیە و خزمەتی باخەکەی ئەکات ئاوی ئەدا بژاری ئەکا هەڵی ئەپاچێ دای ئەپاچێ لە کات و ساتی خۆیان خزمەتی ئەکا دیارە هەموو لایەکمان دەزانین ئەم باخە بەروومی جوانی هەیە بۆ باخەوانەکە و بەرووبووین جوان پێشکەشە بە باخەوانەکە و مجتەمەعەکە و کۆمەڵگاکەش بەڵام ئەگەر بە پێچەوانەوە کابرای باخەوان فەرامۆشی کە ئیهمالی کە ئاوی نەدا هەڵی نەپاچێ خزمەتی نەکا ئەوانەی کە پێویستاتی باخ و خزمەتی باخە ئیهمالی کە و نەیکات ئەم باخە باخێکی بێبەرهەمە وشکە بێ کەواتە منداڵەکان لە بەردەستی ئێمە باوکان و دایکان مامۆسایانی بەڕێز گەورەکانە ئەو منداڵانە ئەمانەتی پەروەردگارن لای من و تۆ مەسئولین وەک ئەو باخەوانە چۆن خزمەتی باخەکە ئەکا و بەرهەمی هەبێ تۆش ئەگەرەتەوە منداڵەکە و بەرهەمدار بێ لەبەر سێبەریا بەحەسەیتەوە بەڕاستی پەروەردەیەکی جوانی بکە ئیمالی مەکە فەرامۆشی مەکە هەر ناندان و ئاودان و بەرحاڵ لیباس گۆڕین و ژیانی ڕەفاعەت شەرت نییە بۆ منداڵی دابینکەی تۆ پەروەردە لە پێش هەموو شتێکەوەیە گەورەترین سەرمایە و شەهادەی ئینسان پەروەردە و ئەخلاقی جوانە ئازیزان و خۆشەویستان ئەگەر منداڵ پەروەردەی نەبوو ئەگەر منداڵ ئیهمال کرا بەڕاستی دەعبایەکی لە دەرەجێ لە کۆمەڵگا ئەبێتە ڤایرۆس و میکرۆب بۆ خۆشی بۆ باوکو و دایک و خێزان و بۆ مجتەمع و کۆمەڵگایش پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت والرجل راع على أهل بيته وهو مسؤول عنهم والمرأة راعية على بيت بعلها وولده وهي مسؤولة عنهم متفق عليه پێغەمبەری نازدار ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ پیاوان شوانن بەسەر ئال و بەیت و ماڵ و منداڵی خۆیانەوە يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا ئەی ئیمانداران و باوەڕداران بپارێزن نەفسی خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگری جەهەنەم ئەو ئاگرەی سوتەمەنیەکە ئینسان و بەردە ئامادەکراوە بە کافر و بێ باوەڕان خۆتان ئامادەکەن منداڵتان پارێزن خۆتان پارێزن ئێوە مەسئولن پێغەمبەر ئەفەرمێت ئێوە شوانن چۆن ئەگەر شوانەکە حەیوانەکانی ئیمالکە فەرامۆشیکە ئەو حەیوانانە زیانیەکەن زەرەر ئەدەن تووشی حرامە بن و هەروەها پەروەردەی باش نابن کابرا قازانج ناکە سەرمایەدار زەرەرەکە چونکە شوانەکە ئیهمالی کردووە تۆی شوانی ماڵ و منداڵی ئەگەر منداڵەکان و فەرامۆشی ئیهمالیکەی دوایی خۆت زەرەرەکەی ئینجا مجتەمع و کۆمەڵگا و هەروەها پێغەمبەری خوا ئافرەتی شوانە بەسەر ماڵ و منداڵەکەیەوە ماڵ و منداڵی مێردەکەیەوە پەروەردەیان خزمەتیان نەسیحەت و ئامۆژگاریان مەسئولن هەردوو لایان تەواوکردن بە تایبەت ئافرەت مەدرسەی یەکەم بۆ منداڵ ئافرەتە دایکە دایک زۆر ئەساسە چونکە ئەوەندە دایک لەگەڵ منداڵاژی باوک لەگەڵیان ناژی باوک لە دەرۆیە ئەگەر ئێواران بێتەوە لەسەر سفرەکە لەگەڵ ماڵ و منداڵیان دانیشێ مەجالێکی بێ نەسیحەت و ئامۆژگاریان بکە بەڵام دایک 20 سعات 15 سعات 24 سعات لە خزمەتی ماڵ و منداڵەکایە لەگەڵیانە ئەژی دایکی ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خزمەتی ئیمامی مالیکیە کرد ئەی فەرموو ئەبێ منداڵێ پەروەردەکەم ئەو منداڵە ئومەتێ پەروەردەکە
هەزار ڕەحمەتی لێ بێ ئیمامی مالیکی پەروەردە کرد ئومەتێکی پەروەردە کرد مالی کوڕی ئەنەس ئیمامی ئەهلی مەدینە حەزەتی گەیلانی قەدەسە الله ڕوحەهو دایکی پەروەردەی کرد دایکی خستە بەر عیلم و زانست بەڵام پێشا پەروەردەیە جوانی کرد بوو بەو زاتەی کەوا ئەمڕۆ قوتبێکە لە عالەمی ئیسلامیە بەڕاستی تیشک و علم و زانستی ئەو زاتە شەرق و غەربی گرتووە إن الله سائل كل راع عما استرعاه حفظ ذلك أم ضيع حتى يسأل الرجل عن أهل بيته رواه النسائي پێغەمبەری خوا فەرمێت هەمووی لێپرسینەوەی تایە هەر کەسێک کرا بە گەورەی شتێک بەرپرسی شتێک گەورەی وڵات لێ ئەپرسێتەوە لەبارەی میلەتەکەیەوە چۆن میلەتی بەخێوە کردووە چۆن خزمەتی میلەت کردووە چۆن دینی میلەتی پاراستووە چۆن ئاگای لە ئەخلاقی ئەو میلەتە بووە چونکە ئەو میلەتە لەسەر دینی گەورەکانیانن ئەو گەورانە لەسەر دینار بە دینار لەسەر وشە بە وشە لەسەر ئەخلاقی ئەو میلەتە محاسەبە ئەکرێن جا ئەگەر پەروەردەی جوانی میلەتیان کردبێت زوڵمیان لە میلەت نەکردبێ خیانەتیان لە میلەت نەکردبێ دینی میلەتیان نەفەوتان فەسادیان بەڵاو نەکردەوە تەرویجیان بە فەساد نەدابێ خزمەتیان بە دین و ئەخلاقی میلەت کردبێ ئینجا بە ئابووری و اقتصادیان ماڵی میلەتیان نەخواردو بەزایان نەدا وڵاتیان نەفرۆشتبێ ئەوە سەرکەوتون وئیلا خوا لە دنیا و قیامەتە سووک و ڕسوایان ئەکات بە هەمان شێوە باوک و دایکیش پرسیاری لێ ئەکرێت لەبارەی ئەو ماڵ و منداڵەوە چۆن بەخێوی کرد چۆن خزمەتی کرد ئیمالی کرد ئیهمالی نەکرد ئەمە ئەساسە زۆر پێویستە پەروەردەی منداڵ بەڕاستی ئینسان لە نەفسی خۆی زیاتر بە گرنگتری بزانێت ئەبێت لە ماڵەوە ئەو منداڵە گونکە هەویرە هەموو قاڵبە ئەیگرێت چۆن ئەیشێلی بیشێلە کە تۆ لە ماڵۆ جوان پەروەردەت کرد چووە مەکتەبیش لە خزمەتی مامۆستا بەڕێزەکانە ئەوانیش بە هەمان شێوە بە دین بە ئەخلاق بە ڕەوش لەسەر ئەساسی دینەوە پەروەردەیان کرد منداڵێکی باج و چاک و بەهێز و بە قووەت و دڵسۆز بۆ خێزان و وڵات و نیشتیمان پەروەردە ئەبێت بەڵام هەندێک جاریش منداڵ لە ماڵە جوان پەروەردە ئەکرێت فێری دین ئەخلاق کرێت بەڵام هەندێک مامۆستا هەیە ڕێزمێ بە هەموو مامۆستا ناڵێم هەندێک مامۆستا هەیە بێدینە مولحیدە ڕقێتی لە ئیسلام ڕقێتی لە دین ئافرەتێک کچێک ئەبینە لەچکی بەسەرێ تووڕە ئەبێ لێو لە کەچی وەسێتەوە لای بە کوڕێ بینە بە شێوازە کە نوێژەکە تووڕە ئەبێ لێ ئەمانەمانەوەی بیستووە بینی ومانە کە ئیهانەیان بە تەلەبە و قوتابیەکان کردووە دژی دین قسەیان کردووە حتا مامۆسا بۆ دیندانە مامۆسا ئاین بووە دژی دین قسەی کردووە جا مامۆساکان ئەگەر مامۆسای چاک بن ئەگەر مامۆسای بەڕێز بن بە دین بن بە ئەخلاق بن پێغەمبەر ئەفەرمێت إن الله وملائكته يصلون على معلم الخير ئەفەرمێت خوا و فریشتەکانی خوا سەڵاوات لەسەر مامۆستای خێرخواز دەدەن مامۆستایەکەوە تەلەبەکان فێری خێر و باشە و چاک بکات بە عەکسەکەیەوە پێچەوانەکەی یعنی خوای تەبارەکە لەگەڵ فریشتەکانە نەفرەتەکەن لەو مامۆسای کە منداڵ فێری پەروەردەی خراپ بکە فێری بێدینی و بەدڕەوشتی بکە خوا پەنامان بە بۆیە مامۆسا بەڕێزەکان دەرگای دۆمی پەروەردە ماڵی پەروەردەی دۆم بۆ منداڵەکانمان ئێوەن ئەمانەتە لاتان پرسیارتان لێکرێت لە دنیا و لە قیامەتە ئەو مناڵە ئەگەر حیفز بکەن بیپارێزن خواتان پارێزێت ئەگەر نەیان پارێزن و زاییان گەن خوا زایاتان نەکات جا بۆیە 4 سەعات لای ئەوانە 20 سەعات لای ئێمەیە بەڵام با ئەو 4 سەعاتە زەرەری 20 سەعاتەکەی ماڵۆ نەکا بەڵکو زەرەری قازانی 40 سەعاتی تریش بکە 50 سەعاتی تریش بکە بەو 4 سەعاتە بەو 2 سەعاتە کە لە قوتابخانەکانە بووە باوکان و دایکان یەکەم پەیامیان بۆ منداڵ ئەبێ لەسەر ئەساسی دین و تەقوا بێت حەزەتی لوقمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عەلەیهی السەلام کە خوا لە قورئانە سوورەی لوقمانە باسەکە کە چۆن پەروەردەی منداڵەکەیەکە یەکەم جار لەسەر ئەساسی ئیمان و تەقوا واتقوا الله ويعلمكم الله لەخوا بترسن خوا فێرتان ئەکات بەڵام ئەگەر لەخوا نەترسن ئەوەش فێر بن ئەبێتە بەڵاو نەکبەتی و بەدبەختی و شەقاوەت بۆتان وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم
مناڵەکە لەسەر عەقیدەیەکی جوان پەروەردەیەکی جوان خواناسی پەروەردە بکە فێری کە کە خوا تاک و تەنهایە و شەریکێکی نییە هەموو دەسڵاتێک لای خوایە ڕزق و ڕۆزی لای خوایە مردن و ژیان لای خوایە خەلق و مردن و هەموو شتێک بەدەست خوایە ئەمەی فێر بکە کە ئەم منداڵە ذاتی حەق تەعالا ئەسڵی دین کە شەشە یەکەمیان زانینی ئەڵڵایە بە تاک و تەنها و شەریکێکی نییە ئەم ئەسڵی دینە ئەم فەرعی دینە باوک و دایک لەسەرێتی کە فێری منداڵەکەی بکە ئەو منداڵێک کە ئەچێتە مەکتەوە بزانێ ئەسڵی دین چییە بزانێ فەرعی دین چییە بزانێ فریشتەکان کێن بزانێ پێغەمبەران کێن بزانێ مردن و ژیان حەقە بزانێ زیندووبوونەوە حەقە شەڕ و خەیر بەدەست خوایە بەدەست کەسی تر نییە ئەم ئەسڵی دینە ئەمە علومی ضروریە کە باوک و دایک فێری منداڵەکان بکەن حەزرەتی لوقمان فەرمی کوڕی خۆشەویستم نەکەی شەریک بۆ خوا بڕیار بدەی چونکە شەریک بۆ خوا بڕیاردان زوڵمێکی زۆر گەورەیە یعنی خوا بە تاک و تەنها بناسی اینجا فەرمووی یا بونەیە ئەقیمی الصەلاة ئەها فێری ئەدەبێکە کوڕە خۆشەویستەکەم نوێژەکانت ئاگای لێ بێ الصەلاة عیماد الدین فمن تركها هدم الدین نوێژ کۆڵەکەی دینە ئەوەی نوێژ نەکات دینی ڕوخاندووە دینی نەماوە فەرقی ئێمە و کافر پێغەمبەرە فەرمێت نوێژکردنە ئەوان نوێژ ناکەن ئێمە نوێژ دەکەین بۆیە تۆ بێ پێی بڵێ کوڕی خۆشەویستم نوێژەکەت ئەساستە نێڵی نوێژەکەت فەوتێت دائیمە کە ڕۆی بۆ مزگەوت بۆ مەکتەب دەستنوێژت ببێ نوێژەکەت کەوت سابڕۆ لە مەکتەب بانگیدا مەجالێ بدۆزەرەوە لەو فرسان نوێژەکەت بکە ئیهمالی نەکەی فەرامۆشی نەکەی پێغەمبەری نازداری ئەفەرمێت مروا أبناءكم بالصلاة ل7 واضربوهم عليها ل10 وفرقوا بينهم في المضاجع رواه أحمد پێغەمبەری خوا فەرمێت لە 7 ساڵی ئەمر بە مناڵەکەت بکە با نوێژ بکە لەدا لێیدە لەسەر تەرکی نوێژ لەدا جیان کەنەوە کوڕ و کەسبارە ژوورەکان نەبن ئەمە پێغەمبەری خوا من بەرنامەیە یاسایە تەربیەتە پەروەردەیە بۆ قازانجی خۆتە بۆ دین و دنیات ئایا کەسێک لە ئێمە مەرکەی جێبەجێ کردووە بە منداڵەکە تووتووە پێش ئەوەی لیباسەکەی بۆ بکڕی ئایپاتەکەی بۆ بکڕی موبایلەکەی بۆ بکڕی یان هەر شتێکە داوای کردووە پێدوتە نوێژەکان تەکەی ئەڕۆی بۆ مزگەوت قورئانە خوێنی نوێژەکان لە کاتی خۆیاکەی زۆرێکمان فەرامۆشمان کردووە تەقوا ئەساسە بۆ عیلم و زانست ئەگەر عیلمێک لەسەر ئەساسی تەقواوە بێت ئەو عیلمە عیلمێکی سوودبەخشە ئەگەر عیلمێک لەسەر ئەساسی فەساد و بەدئەخلاقی بێ ئەو عیلمە زەرەرە بۆ دینت بۆ وڵاتت بۆ نیشتیمانیشت چاودێریان کە لە ڕەوشتە لە ئەخلاقە لە ئەسوکەوتە کە ئەم مناڵی تۆ بەڕاستی تا چەندێک ڕەوشت بەرزە پێغەمبەرەکەت عیلم و ئەخلاقی نەهێناوە یەکەم جار پەروەردەی هێناوە ئینجا عیلم و زانستی هێناوە عیلم و ئەخلاق بە یەکوەیە یەکەم جار پەروەردەی هێناوە پێغەمبەر ئینجا خوا فێری عیلم و زانستی بۆ ئاماژەمان پێکرد وەک ئەفەرمێت ئینەما بوعثوا لئتمم مەکارم الأخلاق ئەخلاق بۆ هێناون هەرچی ئەخلاقی جوانە فێرتان ئەکەن پێغەمبەرە فەرمێت ئێوەش فێری منداڵەکانتان بکەن ئینجا فەرمێت عیلم و زانست کەواتە ئاگای لێ بێ لە دەستپیسی لە درۆکردنی لە قۆپیکردنی لە غەشکردنی لە دەمی لە جوێندانی مناڵەکە بینی جوێنەدا با نەسیحەت ئامۆژگاری فێری کە ئەم جوێنانە لە کۆڵانە لە شەقاما فێر بووە با تەرکی کاوازی لێ بێنێ مەسئولی تۆ ئەگەر جارێ دوو جار دزی کرد ئەگەر لێت نەپرسێەوە ئەبێتە قوطاع و تەریقە گەورە ئەو کاتە دزی لە تۆ کردووە لە کەسێتر کردووە ئەمجا دزی لە وڵات و نیشتیمانەکە وەکو دزەکانی ئەمڕۆ پەروەردەیان نەبووە لە ئەوڵە بۆیە ماڵی میلەت ئەدزن ماڵی میلەت ئەخۆن بۆیە بێ ئاگامان لەوە بێت ئەخلاق و ڕەوشت ئەساسە حەزرەتی لوقمان فەرمووی بە کوڕی خۆشەویستم نەسیحەت دەکەم گوێم بۆ بگرە وەک فێری نوێژ دەکەم بەڵێ نوێژەکانە بکە ئاگاداریش بە ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور خۆشەویستەکەم کوڕە جوانەکەم کاتێکەوە ولا تصعر خدك للناس خۆت بەزل مەزانە متەکەبیر مەبە بەگاڵتەوە قسە لەگەڵ خەڵکا مەکە ڕامەبێرە بە خەڵک شێخ ڕەزا لە شعرێکا باسی خەڵکیم شارەیەکە کە منداڵەکانن وا پەروەردە کردووە کە بە فیل ڕابێرن ئەمە غەڵەتە ئەمە زۆر غەڵەتە تۆ ئەبێ و مناڵە وا پەروەردەکەی
کە کەوچەکی گەورەی بینی ڕێزی لێ بگرێت پیرێکی بینین دەستی ماچکە هەڵسێ لەبەری نەک چاوی لێراکات و دەمی لێرارکاتەوە گاڵتەی پێ بکە وەڵڵا منداڵی وایە وا فێر کراوە پێڵێ ئەو ماڵی فڵانە کەس لەکوێیە لەکوێوە بڕۆم بۆ فڵانە شوێن گاڵتە پێکا پێوە ڕابێرێ ئەڵێ لێرانیە لەوێیە لەوێشە لە بەردەم تایە بەڵام پێوە ڕابێرێ ئەمە پەروەردە نییە ولا تصعر خدك للناس کوڕە خۆشەویستان قسە لەگەڵ خەڵکیاکەی بە ئەدەب بە ڕووی تێکە بە جوانی لەگەڵ یاچوکەوتکە مناڵی وایە گەنجی وایە مراقی وایە قسەی لەگەڵای سەلامی لێگەی جوابت ناداتەوە ئەمە غەڵەتە خەتای باوکان و دایکە ئەنجا مەدرسەکانە بەسەر ئەرزا خۆت بە شتێکی گەورە مەزانە کە ئەنەما بەس خۆت هەیئیتی کەسی تر نییە من تەکەبەرە تەکەسەرەوەی تەکەبوری بێخواست سووک و ڕسوایەکە یشکێنێت ئاگاتان لەوە بێ مناڵەکانتان لەسەر تەواضوع پەروەردە دەکەن چونکە خوای تەبارەک و تەعالا ئینسانی متەکەبیری خۆش ناوێ خوای تەبارەک و تەعالا ڕقێتی لەو کەسانەی کەوا کاتێک قسە لەگەڵ خەڵکیاکەن ئاوا لایان تێەکەن ئەمە تەکەبورە پێغەمبەری نازدارمان لەگەڵ هەر کەسێک قسەی کردوێ ئاوا ڕووی تێ کردووە جوان بۆ ئەوەی ئەو کەسە وهەست نەکا پێغەمبەری خوا مبالات بە قسەکانی ناکات بۆیە ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا حەزەتی موسى خوای تەبارەک و تەعالا کاتێکەوە بانگی ئەکا بۆ توور کێوی توور بۆ مناجات فێری ئەدەبێکە ئەنجا فێری عیلمێکە یەکەم جار پێ فەرمی خوا إني أنا الله فاخلع نعليك إنك بالوادي المقدس أي موسى من خواي توم أم واد مقدس أم دولا بيروزا نعلكان بيوسا داكني بيوسا نعلكان داكني علماء تفسيرا زور بكردوها كان نعلكان هنديك قالنا جلدي يدريش بوا هنديك قالنا مسألة باقي بوا بلام مخالفي التواضع بوا چونك إنسان حضوري پروردگارا أبي زور بأدب بوا يخاف من نعلكان داكنا أما أدب خوافيري أدبي كرد فەرمووی نعلەکانت داکەنە چونکە تۆ قسە لەگەڵ من ناکەی مادەم قسە لەگەڵ من ناکەی بە ئەدەبی ئینجا دوایەوە مناجاتی لەگەڵ ناکە ئینجا من فێری عیلم و زانست دەکەم ئەمە خوای تەبارەک و تەعالا بەم شێوازە ڕووەکاتە حەزەتی موسا ئینجا خوا پێیە فەرمێت إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري ئینجا خوا فێری عیلمەکە ئەفەرمی ئاگادار بە ئەی موسا من خوای تۆم هیچ کەسێک نییە لە غەیری من عیبادەت بۆ من بکە نوێژ بۆ من بکە بۆی کە دائمەن لە یادی منابی عیلم و زانستەکەی لە دوای پەروەردە فێر کرد وەک چۆن پێغەمبەری 40 ساڵ پەروەردە کرد ئینجا فەرمی ئیقرا باسمی ڕەبیکە وەک باوکان و دایکان مناڵ وا پەروەردەکەین ڕێز لە مامۆساکەی بگرێ گاڵتە بە مامۆساکەی نەکا دەمانچە و چەقۆ لە مامۆساکەی دەرنێنێ ئیهانە و تەوهین بە مامۆساکەی نەکا کە ئێمە ئەزانین لە هەندێک قوتابخانە دەمانچە لە مامۆسا دەرهاتووە چەقۆ لە مامۆسا دەرهاتووە لە مامۆسا دراوە ئەم پەروەردە سەقەتە لە ماڵەوە وا پەروەردان کردەوە باوکی بزانە خۆی بە چ فیلێکە زانێ ڕێزمێ بۆ جەنابتان بە چ مەسئولێکە چ بەرپرسێکە گەیتر حساب بۆ کەس ناکە بە پشتیوانی باوکی چەقۆ وەشێنێ بە پشتیوانی باوکی دەمانچە تەقێنێ بە پشتیوانی باوکی ڕێز لە مامۆسا ناگرێت ئەمە بەڕاستی من لا ئەدەب له لا علم له ئەوەی کە ئەدەبی نەبێ عیلمی فێر نابێت ئەوەی ئەخلاقی نەبێ بەڕاستی عیلمی فێر نابێ بۆیە باوکان و دایکان کوڕەکان کچەکان وا پەروەردە بکەن کە ڕێز لە مامۆساکانیان بگرن چونکە ئیمامی شافعی ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەموو جارێک کە لە ناو مەجلیسا دەرزێوتەوە شوانێک هاتە ژوورەوە هەڵەسا لەبەر ئیمامی شافعی تەلەبەکانیان قوربانەوە بۆ هەڵەسی لەبەری فەرمووی ئەو شوانە فێری عیلم بووم لێ شوانێک عەوامە جا قوربانەوە عەوامێکە تۆ چۆن فێری عیلم لەوە بووی فەرمووی چۆن من نەمەزانی دوور لە ڕووی جەنابتان سەگ چۆن باڵغە بێ چون پرسیارم لەو شوانە کرد ئەوە عیلمە وتم ئەرە کاکی شوان سەگ چۆن باڵغە بێ وتی بەم شێوازە باڵغە بێ قاچی بەرزەکات دوور لە ڕووی جەناب میزی کرد ئەوەی ترەوە باڵغ بۆ سەگ ئەلەو کاتەوە من ئەم شوانە بە مامۆسای خۆم ئەزانم ئەمە ئەدەبە ئیمامی شافعی کە پێغەمبەری خوا عیلم و زانستی ئەو زاتە عالمێکی قوڕەیش شەرق و غەرب پڕەکات هەڵچا لەبەر شوانێک بەس تەنها وشەیەکی لێ فێر بووە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت من علمني حرفا
صيرني عبدا هەر کەسێک یەک وشم فێرکە ئەوە منی کردو بە کۆیلەی خۆی یعنی سەید و گەورەی منە من کۆیلەی ئەوە من خزمەتکاریەوە ئەبێت تەلەبە ئاوا پەروەردە بکرێ ڕێز لە مامۆستاکەی بگرێ گاڵتەی پێ نەکا ئینجا تەلەبەکانمان پێیان بڵێن فرسەتە فرسەی عومرە گەنجی مەدۆڕێنە هەوڵ بە جوهد بکە ماندوو بە خۆت سەرقاڵ مەکە بە ئەنتەرنێت و بە یاری و بە دووگۆڵێن و بە کۆمەڵەشتەوە کاتی عیلم و زانستە ئەم تەمەنە زێڕینە مەیدۆڕێنە العلم الحفظ في الصغر كالنقش على الحجر والحفظ في الكبر كالكتابة على الماء براسي علم زانست من داليا لكادي خويا لجنجيا وك هالكندني سر برد وايا بلا لتمني شاك إنسان شو تمنا وكون نوسين لسر أوايا نامنا توا بويا جنجان نوكان وابر ورد بكرين ك هول إخوان بن جهد إخوان بكن بو أويك واكاتيان بفيرونتشا من داڵەکان پێویستە وا فێر بکرێن کە نێت و ئیخلاسیان لەم خوێندنا بۆ خوا بێ بۆ نەبێ کەس بێنێ بێتە دکتۆر و قۆڵی عالەمە بڕێ بێتە مهندیسێک و ماڵی خەڵکاولکە ڕێزمەیە بۆ مهندیسەکان بۆ دکتۆرەکان ئەمڕۆ خوێندن بۆ دە تیجارەت و بازرگانی گەورە کابرا کوڕەکەی دەرەجە نایە کچەکەی دەرەجە نایە ئەڵێ قەیسێکە دوای بە پارەی نێرمە کولێی طبی عام ئەبێ بە چی ئەبێ بە دکتۆر دکتۆر بۆ کێ بۆ مجتەمە و کۆمەڵگا کێ سەقەتەکە خەڵکیم کۆمەڵگا سەقەتەکە عەمەلیاتەکە سەقەتەکە عیلاجی بە سەقەت بۆ ئەنووسێ درۆ ئەکا من ڕێزمەیە ناڵم هەموو دکتۆرەکان خراپن بەڵام وەڵڵا و بیللا ئەمڕۆ خوێندن بۆتە تیجارەت و بازرگانی ئەم خوێندنە بەرهەمی نابێت زەرەری زیاترە کەواتە تۆ ئەبێ منداڵەکە وا پەروەردەکەی بڵێ کوڕە خۆشەویستان کچە خۆشەویستان بخوێنن هەوڵ بن ئیخلاستان بێ ئەم خوێندنە شەد هەر بۆ دنیا نییە بۆ قیامەت ئینسانی خوێندەوە لە قیامەتدا سەربەرزە بە عیزەتە ئەم خوێندنە هەر بۆەوە نییە تۆ ژیانی پێدابینکەی کەواتە بێ ئاگامان لەو نوقتە بێ منداڵەکانمان پێویستە وا پەروەردە بکەین ئاگامان لێیان بێ ڕەفیقی کێیەکەن لەگەڵ کیاگەڕن ڕەفیقی متەقی و لە خواترچ و پیاو چاکیان هەبێت خەڵکی چاک ڕەفیقیان بێت ئەمە بەرەو چاکەیان با خەڵکی خراپ ڕەفیقیان بێ دوای قوڕ ئەکرێ بەسەرتا تۆ چەندێک پەروەردەیەکەی مەکتەب چەند پەروەردەیەکە مەدرسە و قوتابخانە چەند پەروەردەیەکەن هیچ چانەوەنەی ڕەفیق تەئسیری نییە بۆیە بێ مناڵەکان ئاگامانەوە ڕەفیقی کێن هاوڕێی کێن لەگەڵ کیاگەن بەتایبەت کچەکان کوڕەکان زۆر گەنجێکمان لەم وڵاتە ڕەفیق بە خراپا بردی تووشی قەتڵی کرد تووشی زینای کرد تووشی تاوانی کرد تووشی ئەنواع بەڵای کرد ڕەفیقی خراپ باوکو دایکی بەڕێز لەسەر ئەم نوقتە زۆر بجوڵێرەوە منداڵەکەت ڕەفیقی کێ منداڵەکەت لەگەڵ کیاگەڕێ منداڵەکەت لەو شارێترە خوێنێ بزانە لەو داخلیا لەگەڵ کیا لەگەڵ کیا دانیشێ ئەساسە بەرپرسی مەسئولی ئەینا لە دنیا و لە قیامەت باجەکەیە دەی منداڵەکەت وا پەروەردە بکە کە سەدەقەی جاری بێ بۆت لە دوای خۆیشت لەبەر سێبەریە بەحەسەیتەوە انقطع عمله إلا من ثلاث إلا من صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له إنسان كمرد براسي هموشتكي نامينت قطع به عملو كردو خوي تواو بلام أوي كواسودي بيغينيه سێبەری کەشی نەجاتێتی سێشتە سەدەقەیەکی جاری عیلمێکی سوود بەخش منداڵێکی ساڵح بەیانیان و ئێواران نیمەڕوان و عەسران کات و ساتەکان بڵێ اللهم اغفر لأبويا خوایە لە باوکو دایکم خۆش بە خوایە ڕەحمە باوکو دایکم بکە منداڵێکی وا پەروەردە بکە منداڵێکی وا پەروەردە بکە إن الرجل لترفع درجته في الجنة فيقول إن أني هذا فيقال باستغفار